خەرک بێ پارێ کاکە خەرک مەعاشوە دەگری دەبێ هەمووی لە قەردی بداتەوە بازار هەر سفرە هیچ وشا قەرەبار هەموو خەرک لۆ پیاسی دێتە بازاری نییە هیچ سەفەر بەخوای چینی فەقیر بەحام ئەگە بە قەرد و فەر نەبیتن زەحمەت هیچ پێ بکرێن جگە نەبیتە کابرا زیرانە شتێک یارمەتی بدە باشە گەرنە کابرا لە چێی بوو کاکە نیتی بە نیوە چلی ئەرێوەلی معاشم 250,000 چی پێوی ئەرێوەلا ئەرەوەلی تەبعەنەگە هەبیتر خۆشە سەرفکەی خۆشە بەزوەچی نەبی چ دەکەی مەزوری لە قەدەرە خۆت وەڵا خەرک بێزارە بێزەوقە پارە نیە پارە چ بە پارە دەکرێت هەموو شتێک بە پارە دەکرێت کابرا ساحبی سێ منداڵی جچی دەوێ تێکەرەی دەوێ شەکل لەمەی دەوێ کابرا پارە بە ژەمی زەوقی چی هەبی تەماشاکە هەمووی داماوە چ کابرا شتێمان وتی ئەرێ وەڵا بازارەکە گزە بێ مەعاشیە وڵاهی سەتاسیش پێی پڕ ناکرێت پێداویستەکە هیچ هەموو دەتوانم مشکە توانیم پێسپیا هەیە مەعاشخۆرە فەقیرە نیتی ناتوانی معاش درێ عالم لە هاتر شتی بکڕی و ئەگەر معاش بدرێ بازارش گەرم دەبی خەرک شتێ فرۆشی و خەرک دێ شتێ کڕی و بەزەگە پارە نەبی مانەوێ هیچ نابی هەموو شتەکە لەگە پارەیە حکومەتیشمان ماشەڵڵا 33 ڕۆژە تازە معاشی خان نیشینی دەدا مفلیسین پارەمان نییە یعنی زیام و خەڵکی ناسووتێ خۆ با ئەوەندەی ناکە بێمە بازار میدانم بینە شتەشی بەسیتمان کردێ پێ جێژنەی پێ بکەین و وەلا کوتکۆ شۆڕوانم کردێت جەمەدانیم کردێ پێناوم کردیا یعنی تۆخم و مۆخم و هەراهۆرام کردێ لۆ جێژنەی لۆ میێوانەچی لۆ شتەچی وەک جەژنانی دی نییە پێشتر ئەگەر 10 ڕۆژ 5 ڕۆژی بمایە عالم زیاتر دەهاتە بازاڕی و شتی دەکڕی و ئەوە ئێستا نزیکەی هەفتەیەکشی مایە یعنی وەک جەژنانی دی نییەنی ئێستاکە هەفتەیەکشی مایە وەک جەژنانی دی نییە عالم زۆر نایەتە بازاڕی شتی ناکڕی ئەجا نازان بێ مەعاشیە هەر شتێک بی نازان وەکی جەژنانی دی نییە پارە نییە ئەوە شتێکم کڕە شەروارێک کراسەک بێجامە و دەرپێقوت ئەوەندە زیاتر نییە بەخۆی کاکە ئەو ملەتە چی لێ هاتی هەموو وەختی خۆی ئەمە نەماندەزا من ئەوە 33 دینارەمە و بەخۆیە 76 ئەمانە عامە داخل خوددا دەزان ژنم مینە سیارەم کڕی هەموو شتێکم کڕی ئێستا کورە هەر پارە نییە هیچ نییە ئەزە لە چێ بینم ئەم لە چێ بینم بچم دەرۆزەی بکەم دەرۆزەش قەس ناکەم